ئەو دایک و باوکەی کە دەیانویست لە وڵاتانی ئەوروپا ژیانێکی باشتر بۆ کوڕە تەمەن 3 ساڵەکەیان دابین بکەن لە ڕێگای گەیشتن بە ئەوروپا لە دەریای ئیجەدا هەرسێکیان خنکان دوای نزیکەی مانگێک لە ڕووداوەکە لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە تەرمەکانیان لەگەڵ منداڵێکی تردا کە دانیشتووی شاری کەرکووکە هێنرایەوە بۆ سلێمانی و ڕادەستی کەسوکارەکانیان کرانەوە. ئەمڕۆ فڕۆکەیەکی مەلەکی ئوردونی لە عەمانەوە گەیشتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کە لە نێو فڕۆکەکەدا 3 تەرم هەبوو، دایکێک و مناڵێکیش بەجیا کە سوکاریان هاتبوون دوای جێبەجێکردنی ڕێڕەوە یاسایەکانی خۆی تەرمەکان تەسلیمی کە سوکاریان کرایەوە. چیرۆکی گیان لە دەستدانی هاوڵاتیانی کورد لە ڕێگای هاندەران زۆرن. چیرۆکی ئەم خێزانش بە جۆرێکە دوای ئەوەی لەگەڵ قاچاقچیەکدا لە تورکیا ڕێدەکەون تا لە دەریای ئیجە بیان پەڕێنێتەوە بۆ وێنان، بەڵام قاچاقچەکە لە بەرامبەر بڕێک پارەدا دەیانداتە قاچاقچیەکی تر و سەرنجام لەگەڵ ژمارەیەک هاوڵاتی هەرێمی کوردستان و کوردانی خۆرئاوای کوردستان و ژمارەیەک هاوڵاتی سووریدا بە بەلەمێکی چوب بەڕێکەوتون. دوای ڕۆشتنیان بۆ ماوەی 20 خولەک بەهۆی شەپۆلێکی دەریاوە بەلەمەکەیان نقم بووە و لە کۆی 32 کەسی سەرنشینی بەلەمەکە 21 کەسیان خنکاون کە 9 کەسیان منداڵ بوون. باوکی ئەم منداڵش دەڵێ منداڵەکەی بە باوشیەوە لە ئاوەکەدا لەسەرما ڕق بۆتەوە و هاوسەرەکەشی بەبەرچاویەوە لە نێو ئاوەکەدا خنکاوە. 20 دقە ڕێمان کرد بەڕاستی 2-5 ئاو هاتە ناوە هەمی دەستی کرد بە قاوقیژ و شەپۆلێکی گەورە هاو بەرەو ڕوومان هەڵی جێڕاینەوەوانێ هەر یەکە و بەلایەکات ڕۆی لە ناو ئاوەکەیە. وەڵی تر زۆر ماینەوە لە ناو ئاوەکە ئیتر مناڵەکە بە دەستی خۆمەوانێ ڕق بۆوانێ خێزانەکەشم هەر لەو لامەوانێ گیانیە ئەخنکە. ئەگەرچی لە ڕابردوودا حکومەتی هەرێم ڕایگەیان تێچووی هێنانەوەی تەرمی ئەو هاوڵاتیانە لە ئەستۆ دەگرێت کە لە ڕێگەی هەندەراندا گیانیان لەدەستداوە، بەڵام ئەم خێزانە دەڵێن لەسەر ئەرکی خۆیان تەرمەکانیان هێناوەتەوە بۆ هەرێم و بۆ هەر تەرمێک زیاتر لە 22,000 دۆلاری تێچووە. فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقیش باس لەوە دەکات کە لە سەرەتای ئەم ساڵەوە 100 هاوڵاتی هەرێم لە دەریای ئیجەدا خنکاون و بەدەیان هاوڵاتی تریش بێسەر و شوێن بوون. تا ئێستا زیاتر لە 27,000 هاوڵاتی هەرێمی کوردستان باشووری کوردستان بەجێهێشتووە و لەو ڕێژەیە لە 175 چینی گەنجان لە 120 بۆ بچمی خێزانیە و لە ماوەی 11 مانگی ڕابردوودا زیاتر لە 100 کەس بوونەتە قوربانی و لەو ژمارە 25 تا 28 نێنراوەتەوە بەداخەوە بەس ئەو 13 کەسێک کە لە کامیۆنەکەی وڵاتی نەمسانێنراوەتەوە حکومەت تێچووی کردووە ئەستۆ لە پەرلەمان، بەڵام بەداخەوە زۆربەی قوربانیان کە سوکاری لەسەر تێچوویان. بەپێی ئامارە نافەرمیەکان لە سەرەتای ئەم ساڵەوە نزیکەی 27,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستانەوە کۆچیان بۆ وڵاتانی ئەوروپا کردووە کە لەو ڕێژەیە لە 170یان لە چینی گەنجان و لە 130یان خێزاندارن. بەرپرسانی فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقیش دەڵێن بەشی زۆری ئەو کەسانەی لە هەرێم کۆچیان کردووە دانیشتووی سنووری پارێزگای سلێمانین. ئەم خێزانە کە سەفەریان کرد بە شوێن ژیانێکی باشتردا دەگەڕان و چاوەڕێیان نەدەکرد بەم شێوەیە بگەڕێنەوە نێو خێزانەکانیان، بۆیە دوور نییە هەموو کەسانێکی کە بەنیازی سەفەرن هەمان چارەنووسی ئەم خێزانەیان نەبێت. بابانە نوێرە ناڕزی، سلێمانی.